سڵاوتان لێبێ و شەوێکی پڕبەفر و زستانەویتان باش هاوڕێیانی فیلمسازان. هیوادارم شەو لەم لایڤە لەگەڵ هاوڕێم ساراخان بابەتێکی باش گەنگەشە بکەین کە پەیوەندی بە دروستکردنی چیرۆک و نووسینی سیناریۆ بۆ فیلمی سینەمایی. هەڵبەت تایبەتمەندیەکە لەلایەن ساراخانەوەیە من بکێ بەڕێوەبەری ئەم محازەرەیە لەگەڵتانە بم. خۆشحاڵم بۆی کە بتوانین سوود بگەێنین بە هەموو لایەکان و لە جەنابیشتان کە لەگەڵمان بەشدارە بن بە کۆمنت و بە نووسینەکانتان بە چاوخشانن بە هەموو ئەو شتانی کە ئێمە ئیدرکێنین، گوێگرتن بە هەموو شتانی کە ئێمە ئیدرکێن و باسیەکەین بەوردی لەگەڵمان بن بۆی بتوانین گەنگەشەیەک لەسەر ئەم بابەتە بکەین کە بەڕاستی بابەتێکە قسە و باسێکی زۆر هەڵەگرێت، بە تایبەتی لە نووسین و دروستکردنی ئایدیا بۆ فیلمی سینەمایی. ساراخان سڵاوت لێبێ. سڵاو لە تۆش کاک هەڵگورد، سپاس بۆ فیلمسازان، خۆشحاڵم کەم شەو لەگەڵتانم. بە هیوام ئەو بابەتانی ئەم شو ڕوژێنین و قسەی لەسەر کەنجێکی ڕەزامەندی سەرجەم بینەرانمان بێت. ساراخان با لەوە دەست پێ بکەین کە جەنابەت بابەتێکت کۆ کردوەوە لەسەر دروستکردنی چیرۆک یاخود نووسینی چیرۆک بۆ فیلمی سینەمایی. ئایا من بەوە دەست پێ بکەم با پرسیارێکت لێ بکەم، ئەکرێت هەموو ئایدیایەک بۆ فیلم دەستبات؟ ئەنی ئەکرێت هەموو ئایدیایەک لەو ئایدیانی کە لە مێشک و خەیاڵی توایە دروست بکرێ بۆی کە ببێتە فیلمێکی باش یاخود تۆ وەکو ماتریالێکی باش استفادەی لێ بکەی بۆی کە سیناریۆیەکی فیلمێکی سینەمایی لێت بنووسیت؟ دەست خۆش کاک هەڵگورد بۆ پرسیارەکەت. هەڵبەت ئەوە ڕەنگە پرسیارێک بێت کە پرسیاری زۆربەی ئەو کەسانە بێت کە ئایدیایەکیان هەبێت و بیانەوە بیکەن بە فیلم یاخود بیکەن بە چیرۆکی فیلمێک. بێگومان نەخێر، لەبەرەوەی کە هەنێک ئایدیا هەیە لە زیهنی ئێمە زۆر جوانە بۆ چیرۆکێکی ئەدەبی یاخود بۆ چیرۆکێکی ئەدەبی ئەشێ ئەتوانین لە چیرۆکێکە یاخود لە ڕۆمانێکا جێگی بکەینەوانێ، بەڵام ناکرێت یاخود ناشێ بڵین لە ئایدیای فیلمێکا جێگەی ئەبێتەوە، لەبەرەوەی هەر یەکێک لە بوارەکان کۆمەڵێک خاصیت و تایبەتمەندی بەخۆی هەیە کە هەر ئەو هۆکارانەشەکە پێکهاتەی چیرۆکی فیلمێک سینەمایی لە چیرۆکێکی ئەدەبی جیاوازە یاخود لە چیرۆکی شانۆگەریەک جیاوازە. بە هیوام بتوانی زیاتر مناقەشەی ئەمەکەین ئەگە پرسیاری تر هەبێ، بەڵام وەکو وتم مەرج نییە هەموو ئایدیایەک بۆ دروستکردنی چیرۆکی فیلم گونجاو بێت. من بە نمونە ئەزمونێکی خۆم بۆ ئەگەڕمەوە. یەکێک لە نووسینەکانی خۆم باسی کچێکی فەرش فرۆشەکە بگورن، باسی کچێکەکە کە خەریکی دروستکردنی فەرشێکە. کۆی باسەکە ئەوەیە کەم کچە پێشتر گۆرانی بێژ بوو و لە ئێستا سجن ئەکرێ، وای لێت بە جۆرێک تەنانەت قسەشی لەبیر بچێتەوە. ئەوەی کە لە زەهنی ئەمایە بە تەنیا ئەوەیە کە لە ڕێگەی گوێبیستی میوزیکە بێت یاخود لە دەرەوانە تۆنێک بەگوێی ئەمەگە بۆ بەپێ ئەو تۆنە ئەم فەرشێک ئەچنێ. بە هەر حاڵ نامێت زیاتر بچمەنەوە تەفاسیلی چیرۆکەکەەوە، بەڵام دواتران فەرشی ئەم ئەیچنێ فەرشێکی ئەفسوناویە. کاتێک لە جێگەیەکدا ئەخرێت تکەی بارانی بەرەکەوێت لەگەڵ تکەی هەر دڵۆپە بارانێکە تۆنێکی میوزیک لەم فەرشۆ بەرزەبێت یاخود ئاوازێک لەم فەرشۆ ئەگا بەگوێی بیسەر. بەڵام دوجار من بیرم لەوە کردوانێ ئەمە ناکرێت بیکەی بە فیلم، هەرچەنە من وەکو سیناریۆی فیلمێک نووسی بوو، بەڵام دوجار بیرم لەوە کردوانێک کە ئەمە تەنیا بۆ چیرۆکێکی ئەدەبی گونجاوە نەک چیرۆکێکی فیلم ئامێز. و دوجار بەڵێ ساراخان هەنێک جار قسە و باز لەسەرەوە کراوە کاتی خۆی کە ئێمە پێشتر کاری شانۆمان کردووە
هەموو دەقەشانویانی کە نووسراوە هەم بە کوردی و هەم بە بیانیەکانی شەوکاتە بەردەستی ئێمە مناقەشەمان کردووە و دراساتمان لەسەر کردووە کە ئەم کارکتەرە چۆن هاتوتە ناو ئەم شانۆی ئەم دەقەشانویەوە نووسەر چۆن دەستی بردووە بۆ دروستکردنی کارکتەرێک لە ناو دەقەشانویەکەیە هەموو ئەبعادەکانی هەموو ڕەهەندەکانی دەرونی و ڕەهەندی ژینگەی و هەموو ئەو ڕەهەندانی کە لە ناو کارکتەرێکی شانۆیی یاخود کارکتەرێکی سینەمایی کە دروست ئەکرێت نووسەر بیر لەمانە ئاکاتەوە بۆیە نووسەر ئەبێ خیاڵێکی بەرفراوانتر و ئایدیایشی باشتر و معریفەیەکی قوڵتری هەبێ لە دروستکردنی کارکتەرە من پێم خۆشە لەسەر ئەم شێوازی نووسینە خۆت بیر درەوە کردوتەوە کە بەر لەوەی کە دەستکەی بنووسین هەموو پێکهاتەکان جیا بکەیتەوە هەموو ئەو ستراکچەرانەی کە لە ناو سیناریۆیەکی پرفێکتە سیناریۆیەکە هەیە کە دامەزراوە بۆ دروستکردن بۆ دامەزراوە بۆ ئامادەکردن بۆ تەنفیزکردن بۆ فیلم بیرت لەوە کردوتەوە هەموو ئەم ستراکچەرانە جیاکەیتەوە هەموو ئەو کارکتەرانی کە دروستێکەکەی لە ناو فیلمەکانتە لە ناو سیناریۆکانە کە ئەینوسی بۆ نمونە بیرت لەوە کردوتەوە ئەبعادەکانی کارکتەرەکانیان چۆن داڕێژیت بێگومان کاک هەڵگورد ینی دروستکردنی کارکتەر هەروە ئاسان نییە بەنمونە یەکێک لە نووسەرەکانەڵێ بۆ ئەوەی کە تۆ دەستبیتە فیلمێکی باش پێویستت بەوەیە کە ئەگەر لە سەرەتای بێ حتممە قسەکە لەسەر سەرەتایی بوونە سەرەتا لە خۆتەوە دەست پێ بکە لە کارکتەرەکانی نزیکتەوە دەست پێ بکە ئەمە بۆچی ئەو لێرە ئەم قسەیەمان پێ ئەلە بۆیە پێمانەڵە لەبەرەوەی ئێمە تەرکیزمان سەرەتا لەسەر کارکتەری ڕاستەقینە بێ من کارکتەرێکم لێرەیە وجودم هەیە بەڵام ڕەنگە لە ژیانی ئاساییمە تووڕە بم هەڵەشە بم کاریگەری تەمەنی مناڵی بەسەر ماوانە بێ هەروەکو فرۆید دەڵێ ئەو کاریگەری لە تەمەنی 6 ساڵیا بەرهەر مناڵەکەکەوێت یاخود تا تەمەنی 6 ساڵی بەرهەر مناڵەکەکەوێت بە درێژایی تەمەنی کاریگەری لەسەر ژیانی بێت یاخود ڕنگانەوەی ئەو ڕووداوانی کە لە سەرەتای ژیانی هەبووە کاریگەری لەسەر ئەم کارکتەرە دروستەکە کەواتە خوڵقاندنی کارکتەر کە یەکێکە لە پێکهاتەکانی چیرۆکی فیلم دواترێنە سەر یەک بەیەکی پێکهاتەکانی تریش بەڵام گەرمە بینە سەر خودی کارکتەر بەشێکی سایکۆلۆژی هەیە کە نووسەر بەر لەوەی دەستباتە قەڵەمەکەی ئەوێ بزانێت کارکتەرەکەی کیە و ئەوێ بزانێت بۆ ئەو کارکتەرە هەڵەبژێرێت و کارکتەرێکی تر هەڵنابژێرێت تێبینێکی بچووک ئەگەر ئێمە لە ژیانی خۆمانە پێڕەوی کەین وەکو نووسەرێک زۆر ئاسانە توانین ئێمە کارکتەر هەڵبژێرین یاخود گرنگی بە دۆخی ئەو کارکتەرە بین کە بەرهەممانێناوە یاخود وەڵامی ئەو پرسیاری خۆمان بینەوە بۆچی ئەم کارکتەرەمان هەڵبژار زۆر جار ئێمە بەڕێگایەکە ئەڕۆین یاخود بەناو بازارە ئەڕۆین کارکتەرێکە بینین سێرەکەینم کارکتەرە طبیعی نییە هۆکارەکەی چێ نازانی ڕەنگە هەرێکێک لە ئێمە ئاسایی بۆ نمونە کۆمەڵک سیفات و تایبەتمەندی خۆی هەیە کە لە هی تاکێکی تر ناچێت بەڵام دووبارە هەموو تاکەکان بەگشتی کۆمەڵک سیفاتی هاوشێوەیان هەیە یاخود لە ڕووی جلوبەرگەوە جلوبەرگەکانمان ئاسایین بەڵام ئەو کارکتەری ئێمە بەریەکەوین ڕەنگە جلوبەرگێکی ئاسایی لەبەرانە بێ بیا بە منوت و ئێمە نەتوانین لەو جۆرە جلوبەرگە لەبەرکەین یا لە خاڵێکی ترە سێرەکەین پیرەمێردێکە قژێکی زۆر درێژی هەیە فەیسێکی زۆر تایبەتی هەیە ڕشێکی زۆر تایبەتی هەیە کە ئەمەوا لە ئێماکە زووممان بچێتە سەرەوەی لە خۆمان بپرسین ئەم کارکتەرە ئەبێ ژیانی چۆن بێت ئەبێ گوزەرانی چۆن بیان کۆمەڵێک پرسیاری بۆ ئێمە دروستە بێت لەسەر ئەو کارکتەرە ئەگەر ئێمە بین ئەو کارکتەرە هەڵبژێرین یاخود ئەو سیفاتە بەرجەستەیانی و کارکتەرە بێنین لە لای خۆمان ئەرشیفیکەین ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژانە پێویستیمان بەبوونی کارکتەرێکی وابێ بۆ ناو دەقی سیناریۆیەکمان یەکێکی تر لە خاڵە گرنگەکان کە لەسەر هەڵبژاردننی خودی کارکتەرە ئەبێ ئێمە بایۆگرافێکی زۆر باشی کارکتەرمان هەبێ لە ڕووی ئەوەی ژیانی ئێستای چۆنە و لە چ دۆخێکایە و کۆمەڵک سیفات کە
تایبەتمەندی ئەم کارکتەرە ڕەنگە ترسێکی هەبێ فۆبیایەکی هەبێ بە شتێک ئێمە پێویستیمان بەدانەدانی ئەم بایۆگرافیانەیە بۆ کارکتەر جا ئەم پێداوی ئەم دروستکردنی کارکتەرە لە ڕۆمانە بێت لە چیرۆکا بێت یاخود لە چیرۆکی فیلمە بێت هەمان شێوەیە من لێت ناشارمەوە بۆ نووسینی هەرێکی ڕۆمانەکان نزیکەی 3 ساڵم پێچووە زۆر جار ئەپرسن بۆچی 3 ساڵ نەڵێم ئەگەر من لەگەڵ کارکتەرەکانمان نەژیم نەزانم کەی تۆڕە ئەبن نەزانم کەی بێدەنگە بن نەزانم بەچی هادی ئەبنەوانێ ڕەنگە نەتوانم کارکتەرێکی سەرکەوتوو خۆڵقێنم ئەو کارکتەری ئەی خۆڵقێنم ئەبێت کارکتەرێکی ڕاستەقینە بێ بێگومان هەنێک جار ئێمە پێویستیمان بەبوونی ئەوەیە کە کارکتەرێکی ناواقعی دروست بکەین بەڵام ئەوەش جێگە و پێگە و تایبەتمەندی خۆی هەیە یەکێکی تر لە خاڵەکان عفوم کە ساراخان ئەگەر بچینە دیتێڵی نووسینی سیناریۆ تۆزێک کاڵتر و بە معریفانەتر یعنی قسە لەسەر بە قوڵتری لەسەر دروستکردنی سیناریۆیەک قسە بکەین چەند جۆرێک پڵۆت هەیە لە ناو نووسینی سیناریۆکانە ینی شا پڵۆتمان هەیە ئەنتی پڵۆتمان هەیە مینی پڵۆتمان هەیە هەموو ئەو نووسینانە و شێوازی نووسینی سیناریۆیانش کە سێلفیلد باسی کردووە کە پێشتر هەم لە ڕووی ستراکچەر و پڵۆتی شی کردوەوە و کردوونی بەناو یەکە لای سێلفیلد ڕەنگە ئێستا ئەمە بە شێوازێکی تر هاتبێتە پێشەوە بە شێوازێکی تر کاری لەسەرکرابێ تەسەورەکەی یعنی ئەم قۆناغە ئێمە لە قۆناغی ئێستای دروستکردنی فیلم و نووسینی سیناریۆ کە ئەتوانم بڵێم بەڕاستی بەداخەوە لە باشووری کوردستان ئێمە نەمانتوانیوە ئەو کارکتەرانە دروستکەین یاخود کارکتەرێکی وا دروست نەبووە ئێمە ناتوانین دروستکەین ببورن بەڵام کارکتەرێکی وا دروست نەبووە کە بتوانێت پاڵپشت بە کۆمەڵێک چیرۆک کە هەموو لاپەڕەیەکی ژیانی ئێمە پڕ لە چیرۆشی کارە ساتبار و پڕ لە چیرۆشی مەلبەسات و دەستبەرین بۆ هەموو ئەم شتانە هەرچەنە لە هەندێک دیوانی لەگەڵ ئەوەیە نیم کە ینی بەڕاستی بەردەوام ئێمە ئیش لەسەر کارە ساتەکانمان بکەین ئێمە ژیانمان لە بەردەمایە ئێمە بە چاوی شتر تێڕوانینمان هەبێ بۆ ژیان ئەم شێوازی نووسینە لای جەنابەت تا چەند تەوزیف بووە تا چەند کار لەسەر کردووە بۆی کە بەڕاستی ئەوانەی کە ئێستا جۆ لە ئێماگەن هەم بتوانن کە سوودمەند بن لە ئاڕاکانی جەنابەت ڕاستی کاک هەڵگورد ئەگەر ئێمە بینە سەر ستایلی نووسین وەکو ئەوەی کە بین پەیڕەوی یاساکانی سیتفڵکەین یاخود یاساکانی هەرێکێک لە ئەو نووسەرانی کە لە پێش ئێمە دەستیان ناوەتە نووسین یاخود ئەو فەیلسوف و گەمەندانی کە لە پێش ئێمە دەستیان ناوەتە نووسین یاخود ڕەخنەگەر بوون ئێمە ئەتوانین کۆمەڵێک شت بکەین ئەمە ڕەئی منە بێگومان هەنێک یاسا هەیە پێویستە تێکی پشکێنی بەڵام چ کاتێک ئەبێ ئەو یاسانە تێک پشکێنی ئەبێ کاتێک ئێمە ئەو یاسانە تێک پشکێنی کە شارەزاییمان تیانە هەبێ داهێنان چه داهێنان بە تەنیا پێڕۆکردنی ئەو یاسا و ستایلانە نیە کە لە پێش ئێمە بوونی هەبووە ئەی ئەگەر ئەوانە لە سەرەتاوە تا کۆتایی ئیتر بە دەردی ئەڵە قسەی ئەوڵ و ئاخر بن ئەی کەواتە ئێمە چیمان کردو ئێمە چۆن داهێنان بکەین لەبەر ئەوە من پێم وایە زۆر ئاسایی ئێمە بتوانین سیستمی ئەو جۆرە فۆرماتە تێک پشکێنین یاخود ئەو پڵۆتانی کە سیتفڵ باسیەکە یاخود ئەو یاسانی کە سیتفڵ باسیەکە پڵۆتێکمان هەیە و بۆ نمونە هەڵچوون و داچوونمان هەیە چارەسەرمان هەیە و دەست پێکمان هەیە و سەرەتا و ناوەڕاست و ئەمانەمان هەیە ئێمە ئەتوانین تێکی پشکێنین بەڵام چ کاتێک دەتوانین تێک پشکێنین کاتێک ئێمە شارەزای یەک بەیەکی ئەم پڵۆتانە بینەوە کاتە ئێمە زۆر بە ئاسانی ئەتوانین هەم ئەم یاسانش تێک پشکێنین و هەم سەرکەوتنیش بەدەستبێنین منەوێت شتێک ئیزافی ئەوەکەم ئێمە نازانین چیرۆکی خۆمان بگێڕینەوە
نازانین چیرۆکی ئازارەکانمان بگێڕینەوە. گرفتی ئێمە ئەوە نییە کە چیرۆکمان نییە، گرفتی ئێمە ئەوەیە لەکوێی ئەم چیرۆکەوە دەست پێ ئەەکەین. یەکێکی تر لە خاڵەکانە گەر من هەر بێمەوە سەر خودی کارکتەر، ئەبێت ئێمە بزانین لەکوێ ئەم کارکتەرەوە ئەگەڕینەوە، کوێ ژیانی ئەم کارکتەر ئەگەڕینەوە. ئێمە ئەمانەوە ڕابردوو بگەڕینەوە یا ئێمە ئەمانەوەی ئێستا بگەڕینەوە کە ڕەنگە ئێمە ئەمە جۆرێک بێ لە داهێنان بتوانین داهاتووی ئەم کارکتەرە بگەڕینەوە کە ڕەنگە لە زۆر فیلمابەر ئەمە کەوت بێتین لە سەرەتایە کارکتەرێکمان هەیە پێشبینی شتەکانەکات، پێشەوی ڕووبەن پێشبینی ئەکا. ئەمە بۆ خۆی لایەنێکی ترە. ئەگەر ئێمە بین سەیری فیلمی مێمێنتۆ بکەین، ئەبین ڕووداوەکان لە کۆتاییەوە ئەچن بۆ سەرەتا، یعنی ڕووداوەکانی لە سەرەتاوانێ نەهاتوون سەرەتا و ناوەڕاست و کۆتاییان هەبێ، بەڵکو ئەو شێوازی تایبەتە ستراکچەرێکی جیاوازە. بەڵێ ئەمە ئەم تیپلۆتەکەیە کە باسمان کرد، ئەی بڵین ئەی ناچێ بۆ لای بی ناچێ بۆ لای سی ناچێ بۆ لای دیە لە بیدایەتەوە وەکو کۆلاجێک، وەکو جۆرە کۆلاجێکە زەین چۆنەکە کەڵگورد وەکو جۆرە کۆلاجێکە تۆ ئەتوانی خودی عنی من زۆر تەرکیزم لەسەر فیلمی مێمێنتۆ بۆ لەبەرەوەی زۆر حەزدە و فیلمە بۆ بەڕاستیەکەی فیلمەکە ڕاستە ستایلێکی پێچەوانەیی هەیە باشە، بەس ئەگەر دیقەتی هەر هینێک چۆنەڵی بەشێک بۆ بەشێکی تر یاخود چیرۆکێکی بۆ چیرۆکێکی تری بین لە ناوخودی فیلمەکەیە هەستەکەین سەرەتا و ناوەڕاست و کۆتایی هەیە، لەبەروی لە کۆتاییە و دەست پێکە ئەچێتە سەرەتا ناوەڕازیێتەوە هەمان خەڵ. یعنی مەبەستم ئەوەیە مەبەستم خودی بێگومان مەبەستم خودی داهێنانە کە ئێمە ئەتوانین بەپێ ئەو ستراکچەرانی کە لەبەر دەستمانایەت داهێنان بکەین. وەکی تر لە خاڵەکان ئەتوانین چەند ستراکچەرێک تێکەڵکەین بۆ ئەوەی کە فیلمێکی باش بەرهەمبێنین. بەڵام قسەی من لەسەر ئەگەر ورتر بینەوە لەسەر پێکهاتەی فیلم باس بکەین، لە پێکهاتی فیلمە کۆمەڵێکشت زۆر گرنگە سەرەتا یاخود پێکهاتەی چیرۆکی فیلم زۆر گرنگە. ئێمە پێویستیمان بەبوونی کاتە، پێویستیمان بەبوونی ڕووداوە، پێویستیمان بەبوونی شوێنە، پێویستیمان بەبوونی کارکتەرە کە هەرێکێک لەمانە بۆ خۆیان کاریگەری تەواو لەسەر کۆی ڕووداوەکان دروستەکەن. ناکرێ بوترێ ئێمە تەنیا کارکتەر گرنگە یاخود تەنیا ڕووداو گرنگە. لە دواترا من حەزەکەم بێمە سەر خاڵ بە خاڵی ئەوەی کە کارکتەر بۆ گرنگە یاخود کات بۆ گرنگە و شوێن بۆ گرنگە، بەجێ هەڵم بۆ مناقشەکانی دواتر. بەڵام ئەوی لێرانەیە گرنگە بۆ من قسەی من لەسەر گێڕانەوەی فیلم یاخود گێڕانەوەی چیرۆکێک بۆ خودی خۆی پارسەنگێکی زۆرە بەرامبەر بە هەموو شتەکانی تر، لەبەرەوەی ئەگەر ئێمە نەزانین چۆن چیرۆکێک ئەگێڕینەوە، نەزانین چۆن ئازارەکانی خۆمان باسەکەین، ڕەنگە با کارکتەرێکی بەهێزیشمان هەبێ، با پاڵەوانی بەهێزمان هەبێ، بە دژە پاڵەوانمان هەبێ، بە زۆر شتی تر پێویستم هەمان بێ. بەڵام کاتێک ئێمە نەمانزانی بگێڕینەوانێ ناتوانین سەرکەوتوو بین لە نووسینی چیرۆکی ئەو فیلمەیە کە ئەمانەوەی پێشکەین. باش سەرخان هەموو ئەو شتانی کە جەنابەت باس کرد پێم خۆشە لەسەر تێکشکاندنی زەمن لە نووسینی سیناریۆیە قسەمان بۆکەی لەسەر و تێکشکاندنی هەندێک لەو فیلمانەی کە لە کوردستان بەرجەستەکراون و دروستکراون هاوڕێیانمان کە زۆربیان هاوڕێمان و کارەکانیان هەموو چەندین فیلمی کورتمان بینیوە کە زەمن تایە تێکشکاوە، ینی ئەمەش جۆرێکە لە ستایل و جۆرێکە لە شێوازی ئەو نووسینی سیناریۆیانە. پێم خۆشە لەسەر ئەو بێگومانەوە خەڵکی گرنگە کە ئێمە کوتم بزانین چۆن مامەڵە لەگەڵ دەقاکەی مامەڵە لەگەڵ ئەگورم مامەڵە لەگەڵ زەمانەکەین. مادام هەر هاتیینە سەر باسی زەمن کەواتە من گرنگی زیاتر بۆ خاڵایە. ئێمە پێویستیمان بەوەی ئەو ڕووداوای کە ئێمە ڕۆیە لە زەمنێکی دیاریکراوە ڕووبات یاخود ڕوویابێ. ڕەنگە بۆ نمونەکو فیلمی تایتانیک ئێمە ڕووداوەکەمان چەندین ساڵەوە بە ڕوویابێت و ئەشێت
لە ڕێگەی فلاش فۆرۆردمان هەیە کە باس لە داهاتووەکە وەکو وتمان بمانەوێت لە ڕێگەی ئەوانە زەمەندێک پشکێنین. بەڵام ئەم یاریکردن بە زەمەنە کارێک نییە لە خۆ بکرێ. ئەبێ مەبەست و پامێکت هەبێت لە تێکشکاندنی ئەم زەمەنە. گەر بە تەنیاوەکو شتێکی ڕۆتینی بۆ جوانکاری ویستت ئەم تێکشکاندنە بکەی، پێم وانێ بتوانین سەرکەوتنێکی گەورە بەدەستبێنی. من یەک نمونەت بۆ ئەهێنموانێ، فیلمی یەکێک لە فیلمەکانی شەهرامی عەلیدی پێم وابێت ئەی مامباڵداری تایە سرتە لەگەڵ بە ئەبینی زەمان زۆر تێکشکاوە لەو فیلمەیە. ئەگەر بە مەبەست کردبێتی یاخود بێمەبەست ئەمەی کردبێ لە جێگەیەکە زۆر بەزەقی بەر ئەماکەوی کە بۆ من ئەتوانم بڵم جێگەی ڕەخنەیە لەبەرەوەی تێکشکاندنی زەمانیش بۆ خۆی پێویستی بە باگراوندێکی معریفی زیاترە تا بتوانین لە ڕێگەیەوە چیرۆکەکەت بگیاڕیتەوە. لە لەحزەیەکە مامباڵدار لەگەڵ یەکێک لە کارکتەرەکانە کارکتەرێکی مناڵە جلێکی ئاەتێک کە بیبا بۆ خۆشەویستەکەی کە لێکتری دابڕاوە. لەو لەحزەیە باس لەواکە کە لە کاتی کۆڕەوەکەیە ئەم کچەی ناسی و خۆشەویستووە. باشە هەمومان نەزانین کۆڕە و ساڵی 91 بوو، بەڵام دوجارێمە ئەگەڕێنێتەوە بۆ کوێ خودی دیمەنەکە خۆی زۆر جوانە لەبەرەوەی نووسینی ئەو مناڵە لەسەر ئەو سیارەیە کە ئەنووسێ بە هیوام تۆش نادیدە بگرن وەکو ئەوەی کە لە ئێستا کە ئێمە تا ئێستا ئێمەیان نادیدەگرت بوو، یعنی مەبەستی لەوەیە کە نەیکوژن لەبەری ئەم مناڵە پێی وایە خۆشەویستەکی ئەنفال کراوە. کەواتە سەیری ئەم تێکشکاندنی زەمانەکە یاخود ئەم ئاڵوگۆڕکردن بە زەمانە کاریگەری لەسەر مێژوو دروست کردووە. جا ئەگەر ئەم کاریگەریە ئاگایی بوو بێ یانە ئاگایی بوو بێ پێمانەڵێت لەم ڕستای پێمانەڵێ کۆڕە و بەر لە با بڵین ئەنفالە، بەڵام لە ڕاستی و لە حەقیقەتاوان نییە. ڕەنگە ئەمە لێرە نائاسایی بوو بێ، بەڵام ئەگەر ئێمە بینە سەر ئەوەی کە ژیانی تاکە کەسێک بگێڕینەوانێ پەیوەندی بە خودی مێژۆ نەبێ ئەم تێکشکاندنی زەمەنەژۆ بە مەبەستێکی دیاریکراو بێت سەرکەوتووتر بێ. ڕاستە دەستخۆش. ئەو چنینەی کە لە نووسینی سیناریۆیەکە هەیە، ینی چنین هەیە کە جۆرێک لە غموزەتی تایە، جۆرێک لە ئەو لێڵی تایە تاوەکو کۆتایی لە کۆتاییە زۆربەی شتەکان ئەخاتە بەرچاوی بینەر. سەدفیلد لە زۆر شوێنە باسی ڕوودا و لەناو ڕووداوەکە حەدەث داخل حەدەث، قسە داخل قسە بە هەمان شێوە، ینی چیرۆک لەناو چیرۆکە. ئەمە لەناو ستراکچەری فیلمێکی سینەماییە چۆن ئەمە جێبێتەوە، ینی ڕەنگە ئەمیشەر بۆ دراما و بۆ نووسینی شێوازی جیاوازتر بێ لە شێوازی نووسینی فیلمێکی سینەمایی. ڕاستە لە ڕاستیە ئێمە ئەگەر بینە سەر ئەو خاڵی کە بڵین ڕوودا و لەناو ڕووداوە لە فیلمە ئەم خاڵە بەرجەستە ئەبێت. نازانم ئێستا ناشتێکی وام لە خاڵانیە کە ڕوودا و لەناو ڕووداوە بوونی هەبێ، بەڵام بێگومان چیرۆکی لاوەکی لە زۆربەی زۆری فیلمەکانە هەیە، لە زۆرێک لە فیلمەکان ئەوە سێریکە چیرۆکی لاوەکی هەیە فەرقەکە لەوەی ئەگەر ئێمە بڵین چیرۆک لە ناو چیرۆکە. من خۆم یەک دوو ئەزمون کردێک لە ئەزمونەکانم فیلمێکی درێژە ڕاستە خۆ ئەچینە ناو فیلمەکەەوە، بەسە ناو فیلمەکەەوە جاکر ئەمان گەڕێنێتەوە بۆ چیرۆکێکی تر، یعنی فیلمەکەمان لە جێگەیەکی ترەوە دەست پێکات. نازانم وازە حەیەنە. بەڵێ وازە. بۆ نمونە ئێمە فیلمەکەمان لە جێگەیەکە ئێمە بەر کارکتەرێکەکەوین باشە پێمان وایە چیرۆکی ئەمە لێرەوە دەست پێکە، بەس کاتێک ئەگەینە دیمەنی گێڕانەوە سێرەکەین تەواوی چیرۆکی فیلمەکەمان فیلمێکی ترە. ڕوونا کاکەڵگورد؟ بەڵێ بەڵێ
بەڵێ ئەزانم واتە ئەبێتەوە بە چیرۆکێکی لە ناو چیرۆکە، واتە گێڕانەوە لە ناو گێڕانەوەیە کە ئەمە لە ناو خودی ئەدەبیاتە زۆر زیاتر ئەتوانین کاری لەسەر بکەین، بەڵام بۆ فیلم ئەتوانین بڵین ئەمە تا ڕادێکی زۆر قورسە لەبەرەوەی بینەر ڕەنگە خۆی بۆ ئامادە نەکرد بێت چیرۆک لە ناو چیرۆکە. من فیلمێکم بیرکەوتەوانی ئەگەر بتوانین ئەوە بەوە بشوبهێنین، فیلمی ژ بۆ ئازادی. ئێمە فیلمەکەمان لە جێگەیەکەوە دەست پێ ئەکا کە کارکتەرەکەمان لە ناو سیارەیەکە و دەمانچەیەکی ڕۆ بەرامبەرەکەی ڕاگرتووە، بەڵام دواتر تەواوی فیلمەکە لە جێگەیەکی ترەوە دەست پێکە تا ئەمان گەینێتەوە هەمان خەڵ. ئەمە بخۆی ستایلێکی بازنەییە، واتە یەکێکە لەو ستراکچەرانی کە پێوترێ بازنەی لە خاڵێکە و دەست پێکات و دووبارە ئەمان گەڕێنێتەوە هەمان خاڵ، بەڵام دوجار ئەتوانین ئەمە هەڵ بڵێن چیرۆک لە ناو چیرۆکە. یەکێکی تر لە ئەوانەی کە من بیرم بێت یاخود لەسەر خەیاڵ بم، فیلمی تایتانیکیش پێم وابێ بە هەمان شێوە، لەبەرەوەی چیرۆکی ئێمە سەرەتا بەر چیرۆکی پیرێژنێکەکەوین یاخود بەر هەواڵێکەکەوین، دوجار ئێمە بەر فیلمی جاک و ڕۆزەکەوین هەتا یەتوانێت سەر حەدەسە حەقیقەکە. ئەوش بێگومان چیرۆکێکی بازنەیە جاگەر بە تەکنیکی تر و بە ستراکچەری تری تێکەڵکراوە ئەویان بابەتێکی ترە. نازانانی من بێگومان بەلامەوانێ هەمیشە تازەگەری هەمیشە داهێنان ئێمە خۆمانین کە ئەتوانین داهێنان بکەین، ئێمە خۆمانین کە ئەتوانین وەکو لەعبەیەکی یاری بە ستراکچەر بکەین، یاری بە زەمن بکەین، یاری بە تەنانەت شوێنیش. ئێمە من سینارۆیەکم هەیە ئەسڵەن تا کۆتاییەکەی بینەر نازانێ کوێ، تا کۆتاییەکەی بینەر نازانێ کوێ. ئەخیر لە حەزا کە گوێمان لە دەنگی کردنەوەی دەرگای مەیتخانەیە ئەبینین کە ئەمە تەرمە لە دوو تەرمن قسەیان کردووە لە ناو مەیتخانەیە، کەواتە ئەکرێت ئێمە یاری بە شوێن بکەین، یاری بە کات بکەین، یاری بە هەموو ئەو پێک هاتەوە کارستانە بکەین کە لەبەر دەستمانان، بەڵام وەکو دوجار ئەڵێن باڕووی شارەزاییەوە کاتێک ئێمە بە شارەزاییەوە دەستمان برد بۆ هەر خاڵێک ئەتوانین تێ سەرکەوتوو بین، بەڵام گەرنە شارەزایانە ئێمە مامەڵەمان لەگەڵ کات و لەگەڵ زەمن و لەگەڵ ڕووداوە کرد، ڕەنگە نەتوانین ئەو سەرکەوتنە بەدەست بێنین. زۆر باشە. دیارە هاوڕێیان لەسەر خەتن و پێم وابێت تا ئێستا هیچ کۆمنتێکی وام بەرچاو نەکەوتووە وەک پرسیار بۆ بەڵوتی بکەمەوە چمۆ ناو باسەکە و گەربگەڕێنەوە بۆ سەردەمی ئەرستۆ بە هەمان شێوە لەو سەردەمەشا لە ناو شعر و ئەدەبیاتی شار ئەو شێوازی دروستکردنی سەرەتا و ناوەند و کۆتاییە هەبووە، بەڵام هەری ئەرستۆ پێنچینی ئەوەی داناوە. بەڵێ بەڵێ ئێستا لە سینەمای پۆست مۆدرنیزمە ئەم شێوازانە هەمویان گۆڕاون، ئەم شێوازی سەرەتا و ناوەند و کۆتاییە بۆ شێوازە ڕیالیستی کە پێشتر ئێستا گۆڕاوە. تەسەوری جەنابەت بۆ ئایندەی نووسین لە کوردستان بوون لە باشووری کوردستان بە تایبەتی بەرچاوڕوونی گەشتبینی بەوەی کە کۆمەڵێک سینارستی باشمان بۆ دروست بدێت لەم وڵاتەیە و بتوانین ئێمەش هاوشانی وڵاتەکانی چواردەوەمان تەنانەت وڵاتێکی وەکو ئێران کە ئەتوانم بڵم خاوەنی 100 ساڵ فەرهەنگی سینەماین بە سورعەتی تەیارە بە 50 ساڵ لە پێش وڵاتێکی وەکو عێراقەوەن کە خاوەنی فەرهەنگ نیە، خاوەنی سینەمانیە. بەڕاستی ئێمەش تێکەڵەیەکین لەگەڵ لەم وڵاتە لە عێراق، ئەوانیش تێکەڵەیەکن لە وڵاتی بەتایبەتی ڕۆژهەڵاتی کوردستان و لەمکە کۆمەڵێک خەڵکی باشی تیا هەڵکەوتووە، کۆمەڵێک سینارستی باشی تیا هەڵکەوتووە. هاوڕێیانمان کە زۆر بەمان هەم ئاشنان بەمن و هەم ئاشنان بە ڕاستە. ئەگەر من بێم جواب و پرسیارەت بەمەوە لە خاڵێکەوە دەست پێ بکەم لەوەی کە دەرهێنەرەکان دەست دەبەر بۆ نووسینی چیرۆک، ئەمە واتای ئەوە نییە کە ئیتر تا کۆتایی ئەم قسێت تا سەر بێت، نا، بەڵام مەبەستم ئەوەیە هەوڵ بن ئەو چیرۆکانی ئەیکەن بە فلم
چیرۆکی خۆیان نەبێ. من تا ئێسانا دەستم نەبردو بۆ کاری دەرهێنان لەبەرەی بە ئیشی خۆمی نازانم. بەڵام بەداخەوە دەرهێنەرەکان پێیان وایە ئیلان ئەبێ ئەو نووسینەکەی خۆیانە ئەوە بخرێتە سەر شاشە و سەر سکرین و بکرێ بە فلم. تا ڕادەیەک من ئەمەوێ ئەوە بڵێم ئێشتا ئێمە لە چیرۆک تێنەگەیشتوین پەنا بۆ فیلمە بی. ئەمە هەڵەیەکی گەورەیە. ئێران بۆیە وا لە پێشە لەبەرەوەی سەرەتا لە ئەدەبیاتەوانێ سەرچاوی گرتووە. بەڕاستی منەمێت ئەو قسەیە بکەم فارس ئەدەبیاتێکی تۆکمەی هەیە بەر لەوەی فیلمی هەبێت. ئەدەبیاتێکی تۆکمەش لە هەر جێگەیە کابوونی هەبوو سەرچاوی معریفە و باگراوندێکی ڕۆشنبیری و ئاستێکی بەرزی تاکەکانە. ئەمە لە خاڵێکە. لە خاڵێکی تراوەکو حەزەکەم جەختی لەسەر بکەمەوانێ نەبوونی چیرۆک نەک بۆ شێوەی کە خودی چیرۆک نییە، بەڵکو بۆ شێوەی کە ئێمە نازانین چیرۆک بنووسین، نازانین ئازارەکانمان بگێڕینەوە. من ئەگەر نمونەیەکت بۆ بێنمەوانێ لەم خاڵیا ڕات بگرم بە ڕەنگە هاوتەری نەبن لەگەڵ بیرکردنەوە ئەم ئایدیایی جەنابتا. ئێمەش چیرۆک نووسی باشمان هەبوو، ینی بۆ نمونە یەشێک لەوانە حسێن عارف، شێرزاد حەسەن، مەڵەساڵ ئاخر کاک هەڵگورد چیرۆک نووسمان هەیە، سێری کە چیرۆک نووسمان هەیە، بەڵام وەکو باسم کرد دەرهێنەرەکان پەنا نابەنە بەرنووسینی چیرۆکی ئەوانی تر. منەمەوێت لێرەوانە مادام ئەو قسێت کرد بەمۆی سەریە خاڵ ئەوەندەی لە نووسینی ئەدەبیاتە وەکو ڕۆمان چێژبەخشە قەت ئەو چێژە نەتوانراوە بگوێزرێتەوە بۆ ناو فیلم بە ڕۆمانە ئەوروپیەکانیشەوە. یەکێک لەو نمونانەی کە لەبەر دەستمایە ڕۆمانی عاترا یەکێکە لەو ڕۆمانانەی کە زۆر جوان زۆر فیلمیش دروست کراوە. بەڵێ ئاخرمی ژەمێ قسە لەسەر ئەوە بکەم، بەس ئەو چێژ و وردەکاریەی لە خودی ئەم ڕۆمانەیە هەیە لە بینی فیلمەکەیان نییە. بەڵام خۆشبەختانە یەکێک لەو فیلمانی کە زۆر چێژبەخشە فیلمی شارە کە ڕۆمانی حسەن عارفەوە کراوە بە فیلم، نازانم بینی بێتە دیاننا. زۆر باشە. یعنی لە ڕۆمانی شارە یاخود لە فیلمی شارە توانراوە ئەو چێژی کە لەناو ڕۆمانەکەیە هەیە زۆر بە زیاترەوە بگاتە بینەر. یەکێکی تر لە فیلمەکان فیلمی ژانی گەلە، ڕاستە دەقیقەن ئەو چێژی لە ڕۆمانەکەی هەیە نەتوانرا بگاتە بینەر، بەڵام ئەتوانم بڵێم بە ڕێژەیەکی باش کاتێک بینەر سێری فیلمی ژانی گەلەکە ئەو ئەحساسەی پێ ئەگاکە لە ڕۆمانەکەی بوونی هەیە یاخود ئەو هەستە گوێزراوەتەوە بۆ بینەر. بەڵام بە گشتی ئەوەی من ئەو دوو چێژەم لە ڕۆمانە کوردیەکانە بینیوە کە کراون بە فیلم، ئەوەنە لە ڕۆمانە ئەوروپیەکانە نەبینیوە. یعنی بەشێکی زۆر لە ڕۆمانانەی کە کرا عەفوکاک هەڵگورد بەشێکی زۆر لە ڕۆمانانەی کە کراون بە فیلم من هەم سەری فیلمەکەم کردەوە هەم کتێبەکەم خوێنتەوە، بەنمونە زۆربای یۆنانی، بەنمونە لۆلیتا، بەنمونە زۆربای یۆنانی بۆ بکەم، باسی ژنەنان فرۆشەکە بۆ بکەم بەیعەت الخوبز کە یەکێکە لەو ڕۆمانە فەڕەنسیانی کە یەکێکە لە ڕۆمانە زۆر جوانەکان و بە فیلمیش کە من خۆم فیلمەکەم بینیوە. بەڕاستی ئەمە شێوازی تەوزیفکردنی چیرۆکە کە ئەوان کردویانە بە فیلم. ئەم چیرۆکە چۆن کراوە بە فیلم. من زۆربام خوێندۆتەوە لە پاڵ ئەوەشا فیلمەکەشە بینم. هەمان چێژی ڕۆمانەکەی هەیە، وەگەوەی کە جەنابەت باسیەکەی شار ڕۆمانی شارت خوێندۆتەوە کە بە فیلم لە کوردستان بینیوتە شێوازی شتر بوو، یاخود ژانی گەل بە شێوازی شتر بوو ئەوەی کە نەگەاندوە. ڕەنگە ئەمە بگەڕێتەوە بۆ ئەو ئیمکانیەتە سنوورداری کە سینەماکاری کورد هەیەی تا ئەم لەحزەیە ئێمە هەمومان لە ئەزموونین. هیوادارم کە هەموو ئەو هاوڕێیانم کە لە ناو مەجالی دروستکردنی فیلمسازیان دروستکردنی فیلمان لە مەجای فیلمسازیە کارەکەن بەم نەزەریە بیر بکەینەوە، بەم چاوە لە خۆمان بڕوانین کە هێشتا لە ئەزموونین و هەنگاوە نین بۆی بە
بە ئامانجی گەورە بگەین بەڕاستی. بەتەکید بەس کاک هەڵگوڕ یعنی من قسەی من لێرە لەسەر ئەوەیە ڕاستە فیلم زۆرە کرێدووە هەنێک لە فیلمەکان زۆر دڵخۆشکەرن بەڵام ئەوەی گرفتە لێرەیە وەکو باسم کرد ئەبێ ئێمە هەر یەکەمان ئیشی خۆمان بزانین چییە. من ئیشی کەسێک نەکەم کە ئیشی من نییە، کەسێکیش ئیشی من نەکاکە من ڕەنگە من شارەزایی ترم هەبێت لەو ولا هەنێک ئیشیشان نەخێر ئەو شارەزای زیاتر هەیە لە من بۆ لەبەرەوەی لانی کەم ئەگەر ئێمە بینە سەر ئەو قسەی بابەتی ئەکادیمی بوونەکە ڕاستێمە 4 ساڵ زانکۆ ئەخوێنین 2 ساڵیان هەمان بابەتەکانمان وەکو یەکە بەڵام 2 ساڵی دواتر من بە بەشی دەرهێنان ناخوێنم نازانم بۆ نمونە ئەم گرتێ ئەگەر وا بکرێت چۆن و ئەگەر وا نەکرێت چۆنە بەس ئەزانم یاخود ئەتوانم من ئیشت لەسەر ئەوە بۆ بکەم کە من کاتێک قەڵەمێک لە سیناریۆکەما بەکارهێنم لە چیرۆکی فیلمەکەما بەکارهێنم بزانم بە چمە بەستێ من ئەو قەڵەمەم بەکارهێناوە بزانم بۆ من کارەکتەرێکی ڕێوەڵەی بچووک هەڵەبژێرم بۆ سەرکردەیەک تێگەی و چۆن کارەکتەرێکی بەهێز و باڵابرز و بە جۆرەکان هەڵەبژێرم بۆ کارەکتەرێکی ئاسایی ئەم جیاکاری یعنی ڕەنگە منی نووسەر درکی پێ بکەم دەرهێنەرێک نەیە درکی پێ بکات یەکێکی تر لە خاڵەکان ئەگەر من هەربێمەوە سەر کارەکتەر بۆچی من ئەم کارەکتەرە ئەم ناوەی پێ ئەبەخشم یعنی ئەگەر ئێمە پێمان وابێ ناو هیچ گرنگیەکی نییە تەنانەت ناویش گرنگە بۆ ئەم کارەکتەری من ناوی جوامێرە ئەبێ هەدەفێکم لە پشتی خودی ئەم ناو بەس ڕەنگە بێگومان بۆ لە لەحزەی کۆتایی فیلمەکەمە چیرۆکەکەمە مناڵێک لە دایکەوێ ڕەنگە دەرهێنەرێک بۆ ڕێیای منەوە نووسینی ئەو چیرۆکە نەکاتەوە بەس من ناتوانم بۆ نمونە بزانم کاتێک کارەکتەرێکیم هەیە بەلاری وێنەیەگرم بۆ بەلاری وێنەیەگرم ئەوە تۆی دەرهێنەری کە پێ مەڵی لەبەرەوەی ئەمە دۆخێکی شڵەژاوی دەرونی هەیە من بۆیە ئەمەوێت وە وێنەی ئەو کارەکتەرە بگرم کەواتە وەکو باسمان کرد ئەگەر ئێمە بگەڕینەوە سەر ئەو خاڵەی باشترین چیرۆک چیە خود باشترین فیلم چە باشترین فیلمەوە کە باشترین چیرۆکی هەبێ بەس هەنێک کات باشترین چیرۆک لەگەڵ ڕێزمە دەرهێنەرە دەتوانێت زۆر سەقەتی بکات لە بەرامبەری شارەنگە چیرۆکێکی خراپمان هەبێ دەرهێنەرێک بە شارەزایی و لێهاتووی خۆیەوە تەوژمێکی باش بە جۆرێک لە جۆرەکان بە شێوازێکی خراپ باسی نەکەم پێم خۆش نییە چکە تەوژمێک هەیە لە غیابی ناوەڕۆکە لەناو سیناریۆ و فیلمی کوردی لە ئێستاە بەڕاستی ئەم حاڵەتە لە ناو ڕۆژهەڵاتی کوردستانیش لە ئەم جیلە تازەی کە پێگەشتوون ئەبینێت من بە فستیڤاڵی سلێمانی ئازانم کام ساڵ لە کۆی فستیڤاڵەکە هەموو فیلمانی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان و هاتبوونە ناو فستیڤاڵەکەەوە بەڕاستی ئەتوانم بڵێم لە 1995 بێ ناوەڕۆک بوون ناوەڕۆک بۆی کە جۆرێک لە کۆپیکردنی سینەمای هۆلیوود و بۆلیوود و ئەمانە بێنیتە ناو خاشەکانی خۆتەوە بێنتە ناو کڵچەری خۆتەوە کە هیتۆنیە بەڕاستی ئەمە تا چەند خطوڕەیە تا چەند تفاکە لەسەر ئایندەی فیلمسازی و دروستکردنی فیلم لە کوردستان لای جەنابتان گومان کاک هەڵگورد ئەمە بۆ خۆی گرفتێکی گەورەیە کاتێک ئێمە فیلمێک دروست دەکەین فیلم تەنیا چەند وێنەیەکی جوانی پیشانی بینەری بێت فیلم تەنیا گرتە نییە ئێمە بڵێین وەڵا ئەم گرتە زۆر جوانە بۆ ناو فیلمەکە وەڵا فلانش زۆر جوانە بۆ ناو فیلمەکە نا فیلم ئەبێت چیرۆکی هەبێت ئەگەر فیلمێکی باشت بوێ ئەبێت چیرۆکی هەبێت ڕەنگە ئێمە فیلمێکمان هەبێت چیرۆکی نەبێ بەڵام لە هەمان کات پامێکی بەهێزی هەبێت کەواتە بۆ خۆی خودی ئەوەی کە ئەو پەیامە بەهێزی هەیەی منەمەوێت لێرانە بابەتێک بۆ ڕوژێنم
ببرە زۆر جارینەکانە بەمەوە بۆ ڕۆمان بەڵام دووبارە بە فلم یا بە دراما هەیە بەداخەوە درامای ئاریا کە بڕیار بۆ پێشکەش بکرێت و لە کۆتایەکەی وەستا من بەر لەوە بە ڕۆمان خوێن بووم ڕۆمانێکی پاولۆ کۆلۆ بە ناوی شەیتان و خانم پرێ بریا فیلمەکە تا کۆتایی بمان بینە بمان زانیان نەتیجەی ئەم چۆنە بەڵام بەکۆی گشتی ئەوەی کە لەویا هەیە بەڵە دراما بوو بەکۆی گشتی ئەوەی کە لەویا هەیە هەتا خودی ڕۆمانەکە دانەخەیت بەر پەیامەکە نەکەیت یعنی ئەمە گزارش لەوەکە مەجنی ئێمە چیرۆکێکمان هەبێت ئیلان لە ڕێگەی ئەو چیرۆکەوە بمانە دڵی خۆمان بکەین باس لەوە کە کابرای گێتە لادێکەوانێکم وەکو شەیتانێک بە بڵێن تەوزیفیەکە دە قاڵب ئاڵتونەیە بە کچەکە کچێکی لێبێ پێڵەڵێ 6یان بۆ خۆت 4یان بۆ ئەهلی دێکە طبعاً ئەهلی ئەم دەیە کەسانێکن کە هیچ ناخۆشی و هیچ کێشە و هیچ گرفتێکیان نییە باشە بەڵام بەمەرجێک بتوانن یەک کارکتەر لە ناو خۆتان ناکوژن دوجار دوای ئەوەی کە ئەم تەماعە ئەگاتە هەمووی طبعاً ناوەکوتم هەتا نەگەیتە کۆتاییەکی بەر ئەو پەیامە ناکەوی ژنێگە کوژن کە چەند ساڵە چاوەڕوانی مێردەکەیەتی مێردەکەی مردوو ئەم هەموو ڕۆژێک سێری قەبرەکەیەکە بە جۆرێک لە جۆرەکان ئەڵەن با ئەو بکوژین ئەوە چێ بۆ لای مێردەکەیت و ئیتر ژیان بێکەوانە لەو دنیا ئەگوزارێن و تاو هەموو متفقن لەسەر ئەوەی بیکەن ئەشیکەن بەڵام کۆتا جارەوەی کە ئەوێ بەڕنگدانەوە ئەوێت بەهۆی پەشیمانیان ئەوەیە کە وا ئەویشیان کوشت ئەی ئەو دەقاڵ بە ئاڵتونە بیبەنە هەرجێگێکەوە ئەگیرێن لەبەرەوەی وەکو ئەزانی ئاڵتون چەندێک بە نرخە لە هەمان کاتا پێویستە سەرچاوەیەکی هەبێت گەر سەرچاوەیەکی نەبێت تووشی گرفت و کێشە و دایان مەشاکلی ترتەکە لەبەر ئەو ئەمان یعنی هەتا ئەو لەحظەیە تۆ کتێبەکەدا ئەخەیکە تر بەر ئەوواکە ئەو ئاڵتونانە هیچ سوودێکی لێ نابینن چێژ لەو کتێبە نابینی فیلمیش بە هەمان شێوێ ئەگەر چیرۆکێکی نەبێت لانی کەم خۆ ئەبێ پەیامێکی هەبێت ناوەڕۆکی پەیامەکە چیە لە فیلمەکە ئەتوێ بیگەینی ئەمە بێ مەسەی یە خاڵی تر کە وابەستەی ئەوەی توی کەموانێ لاساییکردنەوە یاخۆ تەقلیدکردنەوەی ئەوانی تر من هەموو جارێک قسەیەک ئەەکەم زۆر جار ئێمە بەعزە فیلمێکمان بۆ تەقبول ناکرێت کە بەرهەمی خۆمانە بنمونە ڕخنەیەکی زۆر لە فیلمی سفرنۆ گیرا بە هۆکاری ئەوەی کە ئەو ژیانی کە ئەوانیتیان یاخود ژیانی کارکتەرانیتیان دوورە لە ڕاستی واقعی ئێمەوانێ بەڵام ئەوە ڕەنگە بۆ کەسێکی تر قوبڵ کراو بێ بۆ لەبەرەوەی ئەو نازانێ یعنی شارەزایی عرف و عادەتی تۆ نییە لەبەرەوە ئاسان قوبڵیەکە ئێمە بۆ دراما تورکیەکان یاخود فیلمە تورکیەکان خۆمەرجە ژیانی ڕاستەقینیان بۆ شێوە بێ بێگومان نەخێر بەڵام ئێمە قوبڵمانە لەبەرەوەی کە ئێمە نازانی ژیانی تایبەتی ئەوان لە چ ئاستێکە یاخود عادەت و عرفی ئەوان چۆنە ئەمە ئەگاتەوە سەر ئەو خاڵی کە نەشارەزابوونمان بە عرف و عادەتی ئەوانی تروامان لێکا کە بەرهەمەکانیان قوڵکەین لە بەرامبەرە بەرهەمی خۆمان قوڵ ناکەین لەبەرەوەی ئێمە ئەزانین کە ئەو کللتور و ئەو دابوونەریتە هی ئێمە نییە نازان پرسیارەکەی تۆ تەواو ئەوە بوویان نا بەڵام بە هەر جۆرێک لە جۆرەکان ئەگەر ئێمە بمانەوێ تەقلیدی ئەوانی ترکەینەوەی یاخود سەرخە من کۆمنتت بۆ خوێنمەوە لەبەرەوەی کە بەڕاستی حەز ناکەم هاوڕێیان کە لەسەر خەت کە پرسیاریان نووسی و با چاوەڕوانی وەڵامەکانیش بن پێم خۆشەوانیش بەزار کاگارتین بێوار نووسەتی وایە بینم چیرۆکمان زۆرە لە زیندانەکانی ڕژێم و تاکی نێبەران تا کۆڕە و تاکو هەموو ماساتانەی سەردەمی ساڵی 91 و ئێستاش بەرەو گەنجانی کورد بوو هەندەران و خنکاندنیان لە ئیجە و دەریاکان و بەرحاڵ ئەمە یەکێک لە پرسیارەکانە ڕاستە خۆ جواب بەمۆیان بە حەزەکەم پرسیار جواب بەمەوە وڵات حەزەکەی پرسیار جواب بەرەوە بۆی کە زۆر باشە سوپاس بۆ کاکە ئارتین
پێما بەنای کاکە ئارتین بوو دەست خۆشکەری لێکەم بۆ پرسیارەکەی بێگومان قسەکەی زۆر زۆر تەواوە. ئێمە چیرۆکمان زۆر زۆرە بەس گێڕەرەوەمان نییە. ئەتوانم بۆ جوای بەمە لەبەرەوەی هۆکارەکەشم گەڕانەوە بورە هۆکارەکەشیم گەڕانەوە بۆچی باسم کردکە ئەگەر بێت و پشت بە سیناریۆکانی سیناریستەکان ببەسترێ زیاتر و یەکێکی لە خاڵەکان ئەکرێ ئێمە لە ڕۆمان و لە ببورن لە چیرۆکەکان و ئێمە ئەداپتیشن بکەین واتە ئێمە ڕۆمانێک بین ئەداپتیشنی بکەین بۆ سەر زمان و یاخۆت بۆ سەر فۆرماتی سیناری و بکەین بە فیلمێکی باش. دەست خۆش کاکسەرکەوت تارۆ فەرمێت من پێم وانە نووسەری چیرۆک و سیناریوی باشمان هەیە پێم وایە ستایلی دەربڕنە جیهانیەکە لاوازە پێت وانە ئەوە پەیوەندی بە ستایلەوەیە دەرمە بەستی لە شێوازی تەڕەحکردنی بابەتەکەی قەزێکەیە ڕاستە بێگومان منە گەربیان باسی ئەوە کەم ئێمە وتمان کۆمەڵێک ستراکچەرمان هەیە بۆ گێڕانەوە ئەمە بابەتێکە کە پەیوەندی بە ستایلی گێڕانەوە هەیە قسەکە لێرە ئەوەی ئێمە چۆن ئەگێڕینەوە و چۆن بگێڕینەوە و لەکوێی ڕووداوەکانەوە دەست پێ بکەین. ئێمە زۆر کات چیرۆکێکی زۆر بەهێزمان هەیە بەس نازانین دەست خەینە سەر کوێی برینەکە دەست خەینە سەر کوێی ڕووداوەکە لەکوێ ڕووداوەکە و دەست پێ بکەین گەر ئێمە زانیمان لەکوێی ئەم ڕووداوانێک کە بەر ئێمە کەوتووە بۆ بینەری خۆمانی ئەگێڕینەوە دڵنیام کە ئێمە سەرکەوتو ئەبین ئەکرێت لەو ستایل و ستراکچەرانی کە لە ئەوروپا و لە جێگاکانی تریشا هەیە ئێمە بتوانین سەرکەوتنی زۆر زیاتریش بەدەست بێنین. من لێرە ئەگەڕێنمەوە بۆ یەک خاڵ من یەکێک لە فیلمەکانم یەکێک لە سیناریۆکانم سیناریۆ ڕێحانەیە کە شانازی پێ ئەەکەم و زۆر جار باسی ئەو سیناریۆم کردووە ستایلێکی زۆر زۆر جیاوازی هەیە بەڕاستیەکەی یەکێک لە ستایلەکانی ئەو سیناریۆ ڕێحانە سێ کۆتایی هەیە یعنی بینەر بەر سێ کۆتایی ئەکەوێت دوجار کە ئەوێ بەر چۆنەڵێ کۆتایی چوارەم بکەوێت جارێکی تر ناگا بە کۆتایی ئەو کاتە وەڵامەکە لە لای خودی بینەر ئەمێنێتەوانێ یاخود کۆتاییکی کراوەی هەیە کە ئەم ستایلە زیاتر پێوترێ ئارت فلم بۆەوەی کە بەجێ هێڵیت بەڵێ بەجێ هێڵی بۆ بینەر بەڵام چۆن بەجێ هێشتنێک تۆ چەند ئۆپشنێکی ئەخەیتە بەردەست ئەڵێ ئەگەروانە بۆە وا بوو ئەگەروانە بۆە وا بوو بەڵام دوجار ئەی بینەر تۆ پێ وایە ئەگەروانە بۆە چۆنە بوو بۆ نظریه عباسی چیا ڕۆستەمی کاڵێت هەموو نەخ عفو ببوورە نەک عباسی چیا ڕۆستەمی ئەزغەری فەرهادی کە لێ هەموو هاروەکە بە ساغ و سەلامەتی مەخانە دەستی بینەرەکانتان وا بکەن کە بینەری شتێ فکرێ لەگەڵتانە فکرینی هەبێ بۆ فیلمەکەتان خۆی کۆتایی فیلمەکە دیاری بکە بە هەرچی ئەموو ئایدیا و وجهەنەزەرێکی خۆی هەیەی هەر بینەرێک وجهەنەزەرێکی جیاوازی هەیە بۆ یعنی تۆ لێراوا لە بینەرەکەی تۆ لێراوا لە بینەرەکەی جارێکی تر بێتەوە نەم چیرۆکە بنووسێتەوە خۆ باس تەنیا لە زیهنی خۆشیابێ بەڵام تۆ یاریەک لەگەڵ بینەراکەی کە مشکی ئەبەی بۆ جێگە و پێگەی تر کە ئەویش ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژان بێوێستایلێکی وا هەڵبژێرێت کەواتە ئێمە پێویستیمان بۆی بەردەوام بیر لە داهێنان بکەینەوە بەردەوام بیر لە شتێک بکەینەوە کە پێش ئێمە نەکرابێ ئەگەر هەمومان یەک ئاڕاستە و یەک ستایل بگرینە بەر کەواتە یەک نووسەرمان بەسە بۆ هەموو چیرۆک و فیلمەکان کاکارتین هەر پرسیاری شتری نووسیوە ڕەنگە پرسیارەکە تۆجی هێ منی کردبێت لەبەری کە لە جملەیەکی منەوە قسێ ئەم پرسیاری کردو سپاس یەکەم ئەڵێمانە هەموو چیرۆکن بۆ ناکرێنە چیرۆک پاشان ئایا دەرهێنەرمان نییە بودجەمان نییە یان هۆکان چین و تاکەی لازم دابین وەگەوەی کە ئێمەوت من باسی ئەزمونم من هەمومان زمین کاکارتین بە لێت نەشارمەوە وەک پێشتر کە باسم کرد سینەما لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە باشووری کوردستان ئەتوانین ناوی لێبرین دەستپێک و سەرەتایەک بۆی کە دەستمان پێ کردووە چونکە ئەگەر بگەڕێنەوە بۆ یەکەم فیلمی کوردی لە باشووری کوردستان نچینەوە بۆ نهایەتی کۆتایی ساڵی هێشتاکان و کە فیلمی نێرگەز بۆشی کوردستان بوو کە ئەو کات
حاجی مشی ڕاستە کاری دەرێنانی بۆم فیلمە کرد و پاشان دوای ئەوە هاتووی چەندین فیلمی تر کراوە بەڵام لە ڕیتم و شێواز و ستایلی سینەمایە نەبووە ڕەنگە وەک فیلمێکی سەهرە کرابێت وەک جاران چۆن دانیشتین بە دیار تەلەڤیزیۆنی کەرکووکەوە تەمسیلێکی کوردیان پیشان ئەداین شەوانی پێنجشەمان بەو شێوازە جۆرێک لە سەهرە دروست کرابێ ناوی لێنرابێ فیلم بەڵام وەک ناو فیلمێکی سینەماییە هەیە ناو فیلمی سینەمایە ناو فیلمانەی پێشووترە نەبووە تەنیا بۆشی نێرگزێکی کوردستان نەبێتەوە بە 35 ملیمەوەیشەکە لە ئەو کارانی کە کورد ئەتوانێت شانازی پێوە بکات بەڕاستی و بەدەستپێکی سینەمای کوردی ناو ببرێ وەی کاژنێم هەمومان لە ئەزمونین کەسمان نەگەشتوینەوە قۆناغی کە بتوانین فیلمێک دروستکەین کە لە هەموو ڕەکیزەکانی هەموو لەحظە بە لەحظەی ئەم فیلمە بێکەم و کورتی بێت و بتوانین ئیشتراکی پێ بکەین بتوانین مارکتینێکی زۆر باشی بۆ بکەین بتوانین بە ساڵ بە 6 مانگ و بە 8 مانگ و بە ساڵ نمایشی بکەین و داهاتێکی باشمان بۆ بێتەوە بۆم داهاتە بتوانین کە فیلمێکی پێ دروست بکەین بۆیە ئەمە یەکێکە لەو حاڵەتانێکە کە ئارتینجان سپاس بۆ بەشداریکردنەکەت گیانەکەم کاک سەرکەوتیشمان خوێندەوە کاک یوسف غازی لە کوردستان چێ جوان بێت دەکرێتە دەوری سەرەکی و گرنگی بە ئاکتینگ نادەن یەکێکە لە پرسیارەکانی ڕەنگە ئەوەی لاخی زۆر بەسەر و سەری جوانی و ئەوە نەبێت ئەوە بکرێتەوە سەر دەرهێنەرەکە کاتێک کاستینگەکە چ کارەکتەرێک چ فەیسێکی ئەوێت چ فەیسێک پێویستە بۆ فیلمەکەی بێگومان فەیسی کارەکتەر ئەگەر من ئەزافیتر بخەمە سەر قسەکانی و هاوڕێمان بێگومان فەیسی کارەکتەر بە جۆرێک لە جۆرەکان ئەکرێ بوترێ خودی نووسەر دیاریەکە یاخود خودی چیرۆک نووس دیاریەکە گەر لەبەرەوەی کە ئێمە کارەکتەرێکمان هەیە بۆ نمونە خەتێک بێرەوەیەتی یاخود نیشانەیەکی پێوە یاخود فەیسی ناشرینە یاخود فەیسی جوانە ئەمە بۆ خۆی بەشێکە لە هەڵبژاردننی کارەکتەر ئێمە پێشتر باسی ئەوەمان کرد کە کارەکتەر ئەبێت چۆن بێت چۆن مامەڵە لەگەڵ کارەکتەرا بکەین ڕەنگە ئێمە ئیشمان بۆ بێ کارەکتەرێک دروست بکەین شەل بێت ڕەنگە لە فەیسا جوان بێ من ئەمە بیبەستمەوە بە خاڵێکەوانێ من کارەکتەرێکم هەیە لە یەکێک لە سیناریۆکانمە کە لەسەر داعشە نامێ زۆر بچمە تەفاسیلەکەی و بەزەمەیەک ئاماژە بەو قسەی ئەو بم ژنێکە هەموو جەستەی سوتاوە جگە لە فەیسی هەموو جەستی سوتاوە ڕەنگە ئەمە زۆر هۆکار و زۆر بواری سایکۆلۆژی لە پشتۆ بێت و بەمە بەس من ئەو کارکتەرم داناوە کە هەموو جەستی سوتاوە بەڵام دوجار ئەم کچە زەواژ لەگەڵ دکتۆرێکە کاتکام دکتۆری تەجمی لە هەموو جەستە سوتاوەکەیە کا بەتاتۆ کەواتە من بەمە بەست ئەم کارکتەرم هێناوە لێرە دامناوە کاتێک کارکتەر هەڵ ئەبژێردرێ مەرج نییە بەتەنیا بۆەوەی کە فەیسی جوان بێت ئەبێ ئەو فەیسە لەگەڵ چیرۆکەکە بگونجێت بەنمونە تۆ کارکتەرێکت هەیە ڕەنگە ببوورە کارکتەرێکت هەیە ڕەنگە کارکتەرێکی ژن بێت بابم قسەقینی خۆمان بڵێ ببێتە هۆی گرفت لەناو خێزانێکە کێشەیەکی بەدواوە بێ پێویستت بەوەی ئەم کارکتەرە بزانی کە ئایا چای کۆمەڵگای لەسرە بۆەوەی کە تۆ کارکتەرێکی جواندا پێویستە بۆیە کارکتەرێکی جواندانێ بۆی بزانی کە لە چەندین لاوە ئەم کارکتەرەمان چاوی کۆمەڵگەی لەسرە و ڕەنگە بتەوێ نەخێن هەر کەسێکی ئاسایی و کاتە فەیسێکی ئارامتری بۆ دانی یاخود فەیسێکی سینەماییانەتری بۆ دانی دەست خۆش سەرقەن بە هاوڕێیان کەسیان گلەیمانێ نەکەن لە کۆمنتەکەی منتان نەخوێنێتەوە بەجێتان هێشتووە تا کۆمەر محەممەد دەڵێ دەستان خۆش بێت تکایە خۆتان بە بکەم مەگرن بڕوا فەرمونێشێک لە خاڵە لاوازەکانمان دەردی خۆ بەکەم زانینە ئەم نەخۆشیێت پێڕێنن ئەوەمان کوژێت هاوڕێیان هیچ مەرز نییە ئەوەی قژی زەرد بوو چاوی شین بوو لە ئێمە پرۆفیشناڵتر بێت حتمما من لەگەڵم ڕێیان دەست خۆش بەشێک لەم جوابەکەی بۆ من بەجێ بێڵی دێستا من
قسە لەسەرم هەستی بەسەرچە خۆ زانینە بکەم سپاس دەکەم تاشی کورد بە تایبەتی تاشی ڕۆژهەڵاتاشی کورد لە باشووری کوردستان ئەوەندە چەپێنراوین لە ناو دەسەڵاتێکی لەژێر دەسەڵاتێکی تۆتالیتاری وەکو دەسەڵاتی سەدام حوسێن ڕژێمی باسی سەدام ئەوەندە چەپێنراوین بەردەوام ئەو هەستەمان لا دروست دەبێت کە خۆمان بەکەم بزانین لە بەرامبەر کەسێکە کە لە دەرەوەی وڵاتی خۆمان دێتە ناومانەوە بۆ نمونە من کاتی خۆی لەگەڵ هاوڕێیەکم جەدەل و مناقەشەیەکمان بوو باسی ئەوم بۆ کردم کە ئێستا تەماتە فرۆشێک لە کە ڕێز و حرمەتی زۆر تایبەتم هەیە بۆ هەموو ئەوانەی کە هەر کارێکەکەن لە ژیانیان دابینەکەن پێی لەبەر بەلەدەکەی سلێمانی تەماتە فرۆشێک بە شەڕواڵێکی کوردی و زمانێکی شیرینی کوردیەوە جوان قساکە و تەماتەیەکی جوانیشی داناوە بۆ فرۆشتن بەڵام لە پاڵێک کەسێک بێنە لە وڵاتی شوک و ئەڵمانیاوە لە پاڵ ئەوە داینێ تەماتەکەیان وەکو یەکە لە هەمان سەرچاوی ئەلۆکی سلێمانیەوە هەردووچیان هێناوێنە تاوی فرۆشتن خەڵکی ئێمە ئەچێتە لای ئەڵمانیەکە تەماتەکە ینی ئەمە جۆرێکە لە هەستی خۆ بەکەم زانین و ئازانین کە ئەمان فریاد ڕەسن هەموو شتێکن بۆ ئێمە بەڵکاتێکە خۆمان فریاد ڕاستی خۆمانین کەس فریاد ڕاستمان نییە بڕاستی من ئەو کۆمنتە بە سپاسەوە لە کار کۆمەر وەرەگرم بەڕاستی جوانی نووسیوە قسەکەی زۆر لە شوێنی خۆیەتی سپاس جەنابیشت وەڵامی خۆتی بۆ بەرەوە دەست خۆش کاکەڵ کورد زۆر زۆر سپاس بۆ کاکۆمەر هاوڕێ بەڕێزمان دەست و چاو خۆش بێ بێگومان قسەکانی تۆ هەموو کاتێ لەسەر سەرمانە بەڵام هەنێک حاڵەت هەیە مەسەلە ئەوەی ئێمە خۆمان بەکەم ئەگری ئەبێ ئێمە حەقیقەتەکان بڵێن من هەموو جارێک وتومە خۆ بەکەم زانین ئەوەیە کە تۆ بڵێ من هیچم نییە بێگومان ئێمە هەموو شتێکمان هەیە بەس شتەکانمان لە جێگەی خۆی نین ئەگەر ئێمە بین وەکو چەند جارێکی ترم لەرە قسەم دووبارە کردەوە هەر کامێکمان ئیشی خۆمان بکەین زۆر زۆر سەرکەوتو ئەبین ئێمە ئەبینین لەگەڵ ڕێزما کۆمەڵێک کەس هەن ڕەنگە تەنیا متابعێکی سینەما بن باشە یەن قسەی زۆر سێسەر لەسەر سینەماکەن کە ڕەنگە مە قسەی ئەوان نەبێت کەسانێکی تر هەن ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان ئەتوانم ئەو ڕستەیە لێرە و بەم شێوەیە بۆ کاکەمەر ڕوونکەموانێ من ناڵێم ئێمە کەمین هیچ کات ئێمە کەم نین بەڵام گرنگ ئەوەی ئێمە بزانین چۆن توانەکانمان بەکارەهێنین چۆن توانەکانمان ئەخەینە خزمەت ئەو بوارەوە کە خۆمانی تیاین و کە خۆمانی تیا ئەدۆزینەوانێ چونکە یەکەم ئەگەر ئێمە نەزانین خۆمان کەین ڕەنگە ئەو خاڵە زۆر زۆر بە هەڵەمانە بەرێ دەست خۆش بە کاکەمەر سەرخان بەرنەوەی بچمە لای ئەو کۆمنتێکی تر من پرسیارێکی خۆم هەبوو کە بەڕاستی ئەم پرسیاری ئەکرێت لە ئافرەتێکی بکەی کە ئافرەتێک نووسەرە ئافرەتێک سیناریستە لە مەجالێکی تایبەت کارەکە و جەنابەتی ئەکرێت ئەو ئایدیایکی فێمەنیستی هەیە لە ناو زۆرێک لە ئافرەتانە ئەم ئایدیا فێمەنیستی خۆتان چۆن تۆزیفەکەن لە ناو دروستکردنی فیلمێکە ئایا ئەم فێمینیستە زاڵە بەسەرتا کە جۆرێک لە ئەو ململانەیە دەبینی نێرینۆمینە ئەو سیراکە لە ئەزەلەوە هاتوو کە تا ئێستاشی چەند سپاس بۆ پرسیارەکەت کاکەم بەڵام من وەکو خۆم هیچ ئیمانێکم بە فێمینیزم بوون نییە لەبەرەوەی چۆن ژن و پیا بە هاوسەنگ ئەبینم لە تەرازوی ژیانە و لە تەرازوی کارکردنە قسەیەک هەیە کە ئەڵێ ژن و پیا و یەکسانن لە مافا و جیاوازن لە ئەرکە یعنی ئەو ئەرکی کە ڕەنگە تۆ بتوانی بیکەی من نەتوانم وەکو ژنێک جێبەجێکەم ئەگەر ورتری کەینەوە لە ناو خودی نووسینا من هیچ کاتێک هەوڵم نەیاوە کە
هەستی فێمینیزمی ساڵێ بەسەر نووسینەکانمان چ نووسین و ڕۆمانەوە چ نووسین وەکو سیناریۆ فیلمەکانم. بەس خاڵێک هەیە کە منم ئاماژەی پێ بم. من تەنانەت زۆربەی زۆری سیناریۆکانم هەر بە ناوی کارکتەرەکانمەوەنێ ئەمە یەک و کارکتەرەکانم زۆربەی زۆری ژنن، بەڵام ئەمە ئەوە ناگەێنێ کە من بمەوێ هەستێکی فێمینیزمیانە زاڵکەم، بەڵکو من هەموو جارەکەم قسێ دووبارە ئەەکەمەوانێ ئەڵێم ئەگەر من وەک ژنێک نەتوانم ئازارەکانی خۆم بگێڕمەوە هیچ کا چاوەڕوانی ئەوە ناکەم پیاوێک وەکو من ئازارەکانم بگێڕێتەوەنێ. هەڵەیەکی گەورەیە چاوەڕوانی پیا بکەم بێت باس ئازارەکانی منکە، ڕەنگە ئازاری من جیاوازە لە ئازاری ئەو، من ناڵم ئەو ئازاری نییە، بێگومان ئەوش ئازاری هەیە. ئەو دۆخی ئەو پیاتی ئەپەڕێ من ناتوانم بۆ دۆخاتێ پەڕم لەبەرەوەی ئەو دۆخی ئەو بنووسمەوە لەبەرەوەی من بۆ دۆخاتێ نەپەڕێ. کەواتە من گرنگی بە فێمینیزم نایم، بەس گرنگی بۆ ئەیە منۆکو ژنێک چۆن ئازارەکانی خۆم بگێڕمەوە. بۆ نمونە من باسی ئەوە کەم لە دێڕێکە هەر لە یەکێک لە نووسینەکانمایە لە ئەوەی کێسە باسم کرد یەسنا، یعنی کارکتەرێکە دووگیان ئەبێت، یعنی ڕەنگە لە داعشێکە نازانێت ئەسڵ باوکی کێ یەکێک لە کارکتەرەکان لەو نەگە خودی یەسنا پێڵن بۆ ناتێ ئەم مناڵە لە ناوبەری، ئەڵێن من ئەزانم کە من دایکی ئەم مناڵم با ئەو ئەسڵ هەر نەزانم باوکی کێ. کەواتە ینی ئەو هەستە هەستی بوون بە دایک یاخود هەستی کە بە جۆرێک لە جۆرەکان هەستێکی ژنانێ پێویستە بوونی هەبێ یاخود ئازارێکی ژنانێ. بە نمونە باسی ئەوە بکەین ڕەنگە کچێک لە ماڵەوانی زیندانی ئەکرێ نادرێ بە خۆشەویستەکەی کەمە نمونێکی زۆر بەسیتەم نەماهێنوانێ هەستی کچێکە لەبەروی بمانی و نەمانەوێ وەکو ئەوترێ کوڕبای دەرەوانێ چەندێک کێشە و گرفتی هەبێت لە پەیوەندی بە دەرەوە هەیە ناتوانن سجنی کە لە ماڵەکە، بەڵام زۆر ئاسان ئەتوانن کچێک لە ژوورێکە دەرگای ژوورەکەی لەسەر کلیل بن کە ڕەنگە ئەم هۆکارە بکات ئەوەی کەم کچە بچی خۆی بسووتێنێ دەرگاکە پشکێنێ لە دەرفەتێکی بە خۆی بسووتێنێ. سێری کە تەنانەت مردنی ژنەکان و مردنی پیاوەکانی جیاوازیان هەیە لە ڕووی خۆکوشتنیشەوە تەنانەت منەوە قسەی ئەەکەم. زۆر جار ئەبینین کە پیاوەکان بەدەمانچە خۆیانە کوژن بەس ڕەنگە ژنەکان بچن حەب بخۆن، یعنی جۆری مردنەکان تا ڕادێک جیاوازی هەیە. ڕاستە ئەبینین کە هەنێکات ژنێک بە دەمانچێک خۆی کوژێ بەڵام سەرچاوی خودی ئەو دەمانچێش پیاوێک کە نەک خودی ژنێک. لەبەرەوە من ئەو پرسیارە ئاگەڕێنمەوە بۆ ئەوەی کە بەڵێ من ئەتوانم باسە ئازارەکانی خۆم بکەم و ئازارەکانی ژن بگێڕمەوانێ، بەڵام بڕوان بە هەستی فێمینیزم بوون نیە لەبەرەوەی هەم پیا و ئازاری هەیە هەم ژن ئازاری هەیە هەم پیا و لە کۆتاییە ئەم ئایدیا فێمینیزمی خۆت زۆر بەوازەحی دەرخست هەموو تاوانەکانی خستە بەردەم پیا و پیا و هەموو نە سەیری کە کاک هەڵگۆر من مەبەستم نەنێک دەقا ئەخر بۆ ڕوونکەمەوە مەبەستم تاوانی پیاو نەبوو، مەبەستم ئەوەیە کە بوونی دەمانچەیە خود بوونی چەک ئالەتێکی پیاوانەیە نەک ژنانە. ئەی مناڵم هۆکارە خۆ ئەکرێت دەمانچە لە ماڵی شاهبی و ژن خۆی پێ نەکوژێت ئەستن ئەو دوو هاوسەرە بتوان ژیانێکی زۆر خۆش بژین. یعنی من نامێت ئەو ئەگەرە دروستکەم، بەڵام قسەی من لێرەیە ئەوەی هەریکێک بۆ خۆیان گرفتی تایبەت بە خۆیانیان هەیە. من باسی ژیانی خۆمەکەم باسی ژیانی خۆتانکە کاتمان زۆر کەم ماوەتەوە. کاگۆسمان شاباژێڕی کۆمەتیشی بۆ نووسیبین لەگەڵ ئەو ڕایەدانیم کەسی سکرین پلەیەکەت لاواز بێت بتوانیت فیلمێکی سەرکەوتوی بەرهەمبێنیت ئەگەر دەلێنێر زۆر شارەزا بێت لە هەموو پێکاتەکانیشە. ئەتوانم بڵێم تا ڕادێک ڕاستە، تا ڕادێکی زۆر ڕاستە، بەڵام دوجار ڕۆیای دەرهێنەرەکان وەکو وتمان ئەتوانێت دەستکاری زۆر شت کات. من ئەوەی ئەو وەرە گرموانە بۆ شتێک ئەمە قسەی بیور و بابەتێک بوروژێنم. ڕەنگە خودی سیناریۆکە زۆر لاواز بێت بەس کاتێک بەر دەرهێنەرێکی سەرکەوتو ئەکەوێ ئەتوانێت دەستخاتە سەر برینەکانی ئەم سیناریۆیە
لانی کەم ئەگەر خودی خۆشی چاکینەکە ئەکرێ بە هاوکاری لەگەڵ ستافێکی سیناریستی یاخود لەگەڵ تەنانەت خودی سیناریستەکە بتوانێت ئەو هەڵانە چاپکاتەوە کە لەو سیناریۆیە هەیە. زۆر باشە کاک پێشەوە ڕێز و حرمەتمان هەیە بۆ کێشەی ئەومان کێشەی ئەومان لە ساڵی 1990 تا ئێستاش بەبێن سەرهینەکەی بخێنەوە باشترە. کێشەی ئەومان لە ساڵی 1990 تا ئێستاش 2022 هەموو ڕوودا و کارەسات و گەندەڵی و شەڕ هەیە لە هەرێمی کوردستان سیناریۆنووس ناوێرن خۆیانی لێ بدەن دێن لەسەر سیناریۆی خەیاڵ و لاوازی شەکەن بووێ لە کۆتاییدا فیلمەکانیشیان وێرانە. قسەکەی زۆر تەواوە، بەڵام من هەمیشە ئەتوانم بیگەڕێنمەوە بۆ دەرهێنەرەکان لەبەرەوەی دەرهێنەرەکان چیان کردو بۆ ئەوەی کە بێن دەست بخەنە سەر برینی سیناریستەکان، دەست بخەنە سەر ئەوەی کە سیناریستەکان باسی چێکەن. ڕەنگە من 30 بۆ 40 سیناریۆم هەیە لە هەموو بوارە جیاوازەکانە. ئەگەر هەر کەسێک بەر هەرێکێک لەوانە بکەوێت ڕەنگە ڕۆیای ئەم کاکەیە جیاواز بێت، بزانێت کە ڕەنگە سیناریستی باشی شەبێ یاخۆ سیناریوی باشی شەبێ، بەڵام ئەوە دەرهێنەرەکان کە دەست نابن بۆ باسە گرنگەکان. منەمە لێرە باسێک بۆ ڕژێنم خوا من ڕات بگرم سەراخان لەم لەحزەیە تۆش تاوانەکە دیسانەوە ئەیتەوە بەسەر دەرهێنەرەکانە. من پرسیارەکەت لێ بکەم لە کاتێک کە جەنابەت باسی دەواکەی کەڵی دەرهێنەر نابێت سیناریۆ بنووسێ بەر لە هەر شتێک منیش ئەم لەگەڵ بەڵام دیسانەوە هەر ئەڵی تۆ کە خەتای دەرهێنەرەکانە بووی کە دەرهێنەرێک لەگەڵ جەناب تا موناقەشە لەسەر ئایدیایەکە کات ئەڵێم لەم ئایدیایە ئەتمۆسفێرەکە دەیاتێ ئەجوای فیلمەکە دەیاتێ شێوازێک دەیاتێ ژینگەکەی دەیاتێ جۆرێک لە ژانری فیلمەکە دەیاتێ ئەی کۆمەڵایەتی بێ سیاسی بێ سایک بێ هەرچی یەشێک لەم بابەتانە بێ لەگەڵ جەناب تا موناقەشاکە دوجار جەنابەت سیناریۆکان نووسیت سەیری کە کاک هەڵگوت من تووشی چەند حاڵەتێکی واهی بوو. ئەمە بۆت باسکەم هیچ کات ناتوانین دەستکاری خەیاڵی کەسی بەرامبەرکەی. ئەزانی زۆر جار ڕاستە تۆ بەڕۆیای خۆتەوانێت کۆمەڵک چیرۆکت لەبەر دەستای، بەڵام ئەبێت ئەوە قبوڵکەی کاتێک من سیناریۆکە ئەنووسم من تەواوی ڕۆیای خۆم لەو سیناریۆ ڕەنگ ئاەتەوە. ڕاستە نابێت ئەو فکری یاخود ئەو بیرۆکە سەرەکی تۆ لە بیر بکەم یاخود ئەو پامە سەرەکی کە تۆ ئەتێ من لە سیناریۆکە فەرامۆشی بکەم، بێگومان ئەوە ناڵم. بەڵام من قسەم لەسەر خاڵێکی ترە. من نمونەیەک بە نمونەیەک بۆ تهێنمەوە. یەکێک لە هاوڕەکانمان بیرۆکەیەکیا بە من وتی ئەمێ سیناریۆیەکم بۆ بنووسیت. خۆی کردی بە سیناریۆ لەگەڵ ڕێزم زۆر خراپ بوو. باشە وتم باش، بەڵام من بە تەنیا بیرۆکەی سیناریۆکە دۆرەگرم، خۆم ئیشی لەسەرەکەم. وتی باش، یعنی گروپێک بوون با بڵین لە دواترا کە من بۆ ناردنەوە زۆریان بەدڵ. وتی ئەسڵەن تۆ زۆر زیاتر لەوەت وتووە کە من ویستومە بیڵم، بەڵام دوجار ڕەنگە هەنێک خاڵ هەبوو بێ کە من پێم باش نەبوو بێ ئەوە. یعنی لە سیناریۆیە کە تۆ ناتوانی بۆ نمونە کۆمەڵێک کێشە جێکیتەوە لە سیناریۆ فیلمێکە، ڕەنگە لە درامایەکە بتوانی زۆرترین کێشە جێکیتەوە، بەڵام لە سیناریۆ خۆی کاتەکەی سەعات و نیوە 2 سەعاتە ناتوانی کۆمەڵێک بۆ نمونە گرفتی ژن چارە باسکەیتیای، گرفتی دەسەڵات باسکەیتیای، گرفتی ناوسجن باسکەیتیای، گرفتی نازانم چەند لایەنێکی تر باسکەیتیای، تۆ ئەتوانی زوومت لەسەر یەک لایەن بێت بۆی تۆ سەرکەوتوبی. گەر تۆ توانیت زوومی خۆت یاخود چاوی خۆت لەسەر یەک خاڵ چۆنەڵێ زوومی خۆت لەسەر یەک خاڵ بێت، یەک لایەن بێ، باشترە توانین سەرکەوتین تا بەدەست بێنی وەک لەوەی کە بە شێوەیەکی پەرد بینوسی. ئەمە یەک خاڵێکی ترەوەیەکە. وەکووتم دەستکاری خەیاڵی نووسەر ناکرێ. ڕاستە ئەکرێ ئەتوانێ بیرۆکەکە لێوەرگێ. بۆ نمونە هەڵگوت بیرۆکەیەک بە منەڵە لەسەر 2 هاوسەر کە لێکتری جیابوونەتەوە سیناریۆیەکم بوو سەڵم بەسەرچاو
یان ئەوەنە لەسەر ئەوە مەڵە بۆم بنووسە ژنێک مێردەکەی خۆی کوژ یا خودت بە پێچوان و ئەڵم بەسەرچاو منە ڕووداوی تۆی تێکەم بەڵام بۆ شێوەی کە خۆم ئەمەوێت ڕاست دەست خۆش کاک سەرکەوت لە کۆتایی کۆمنتەکانە پرسیارێکی کردو یەکێکە لە پرسیارەکانەڵێ لە فیلمەکانی باشووری کوردستانە دیالۆگ زۆر لە وجود دیالۆگ زۆر تەواجدی هەیە لە ناو فیلمەکانە مەرجە چۆنێک بێت کارکتەرەکان دەبێت دیالۆگیان هەبێت یعنی بە مەرجێکی سەرەکی زان بەڵام بەڕای من نەوەڵا لەبەرەوەی کە تۆ چیرۆشێکە لە نووسینەوە ئەی هێنیەکەی بە وێنام هەموو دیالۆگەی بۆ چییە بەڕاستی کاک هەڵگوردنەمێ پێت بڵێم چاپڵن ئەم هەموو فیلمەی کرد و هیچ دیالۆگێکی شتیانە بوو بەڵام خاڵێکمان بیر نەچێت هەنێک جێگە هەیە بەبێ دیالۆگ ڕووداوت بەرەو پێشەوە نابە تەنانەت لە فیلمەکانی چاپڵنیشە ئەگەر ئێمە دیقەت بین ئەو شتی کە ناتوانێت بە ئێمێ بگەێنێ بە دێڕێک نووسین پێمانەڵێت بە دێڕێک نووسین تێمانەگەێنێ کەواتە بمانێ و نەمانەوێت دیالۆگ زەڕوراتی خۆی هەیە بەڵام کۆمەڵک خاڵ هەن لە چ کاتێکە ئێمە دیالۆگ بنووسین بۆ نمونە لە کاتێکا تۆ دیالۆگ بنووسە کە زۆر زۆر زەڕور بێت ڕووداوەکە و بەرەو پێشەوە بەرێ ئەگەر زانیت ئەو دیالۆگی کە تۆ ئەینووسی ڕووداوەکەت بەرەو پێشەوە نابانەی نووسی باشترە یەکێکی تر لە خاڵەکان ڕەنگ ئێمە بمانەوێت ڕابردوویەک بگێڕینەوە نەتوانین هەموو ئەو ئەجوائی ڕابردوو لە دیمێنێکا جێگە بکەینەوە لەبەری بمانێ و نەمانەوێ ڕابردوو پێویستی بە کەرەستەیە پێویستی بە ژوورە پێویستی بە زۆر شتە ڕەنگە لە کتێبخانەیەکەوە بیگرە هەتا دۆلکێ ئاو پەرداخێک پێویستی بەوەیە کە وەکو خۆی تۆ ئەو دیمەنە دروستکەیتەوە بەڵام ڕەنگە بتوانی بە چەندێڕێک لە دیالۆگ ئەو پەیامت بگەینی دەست خۆش سارەخان من شتێکی ئەو تۆم نەماوە خۆشحاڵ بووم بەم منازەرەیە بەم سپاس بۆ کاک سەرکەوت کە منی هەڵبژات بۆی کە دەردەشەیە لەگەڵ جەناب تا بکەم سپاس بۆ پەیزی فیلمسازان بۆ هەموو هاوڕێیانە زۆر سپاس کە لە سەرەتاوە لە دەستپێشی ئەم دروستکردنی ئەم مینبەرەوە بۆ فیلمسازان و بەهرەمەندان کە ئەتوانم سوودمن بن لێیان بەڕاستی نەماوە هیواخوازم پەرە بەکارەکانت بیت زیاتر خاڵ ببیتەوە لە مەجای معرفی و فەلسەفیە بۆی بتوانیت کارەکانت بەڕاستی هیچ کارێکی هونەری بێ فەلسەفە نیە ینی ئەبێ هەر فیلمێکەوە فەلسەفەیەک هەبێ ئامانجێک هەبێ جوانیەک هەبێ هەمووشمان لە پێناوی مرۆڤایەتی و مرۆڤ دۆستیانەک مەرگ دۆستیا کار بکەین بەڕاستی لەبەرەی کە بەداخۆ ئێمە کۆمەڵگەیەکی مەرگ دۆستین ئەوەندەی مەرگمان خۆشێ مرۆڤەکان خۆمانمان خۆمان خۆش ناوێت هەمیشە هەتاوەکو لە ژیان نابین بە شێوازێکی زۆر ناشرین مامەڵە لەگەڵ یەکترەکەین هیواخوازم ئەمانە هەموو تەجروبەن هەمومان پێمان پێیاتیە پەڕەوین دڵنیان بۆی کە هەستەکەم قسەی دڵی هەمووتانەکەم هیوادارم لەم مەرگ دۆستیە دوورکەوینەوە و هەموو کۆنفلێکتی ئەو سیناریوانی کە جەنابی شتەی نووسید لە خزمەتی ئینسانیەت و مرۆڤایەتیە بێ دەست خۆش کاکەڵگوور زۆر زۆر خۆم بە خۆشحاڵەزارم کە ئەمڕۆ لەگەڵتانە بووم سوپاس بۆ هاوڕێیانەی کە تا ئێستا بینەرمان بوون و ئەوانەی لە داهاتووشا بینەری ئەم ڤیدۆی ئەبن و بە هیوام چێژبەخش بێت بۆ هەموو لایەک هیوای سەرکەوتن بۆ تۆ بۆ ستافی فیلم سازانە خوازم دەست خۆشکەریان لێکم سوپاس بۆ بەسەرکردنەوەیان بە هیوام بابەتەکانی کە وروژان بێتمان ئەو بابەتانی کە قسەمان لەسەر کرد بێگەر بەشێکی کەمیش بێتوانی بێتیان سوودمەند بن لێ وەکو خۆم هەر کەسێک زۆر سپاس پامێک ئەتوان بگەێنم بۆ سەرجەم فیلم سازان هەر کەس بە ئیشی من ڕازی بێت من ئەتوانم هاوکاری کەم لە ڕێگەی نووسینی سیناریۆ بێت یاخود ئەوەی کە
بتوانین پێکەوە فیلم بکەین پرۆژە بکەین دڵخۆشم بۆی کە لە ئێستای کۆمەڵێک کەس هەن سەرقاڵن بە فیلمسازیەوانە و لە کای باشە کارەکەن جێدەستیان دیار بوو بە هەر بە نمونە فیلم سازانەی کە ئێمە لێرە کۆ کردوتەوە هیوای خۆشبەختی بۆ هەموو لای بخوازم دەست خۆش منیش دوایین وتم سپاسی هەموو هاوڕێیان ناکەم کە تا ئێستا لەگەڵمان نبوون سپاس دووبارە وە کاکسەرکەوت بۆ جەنابی شێت بۆ ئامادەبوون لای بەکوان داخینەوە بۆ هیوای لە بەیوان لە هەفتەی ئایندەیە کە میوانێکی ئازیزتر و کەسێکی تر لە ئێمە ئازیزتر بێتە سەرم شاشەیە بووی کە توانمان پێشکەش بکەن و سوود نمبی هەمومان بەهیوە